هجمارکا اندامین یگرتویه که تعداد برپرسین برای حزبیجی هنو هجماروان 12 کسن که 4 جوانا اندامین لقاکری یا یگرتو بونو یکی دنجی اندامین مالباندا نهو برپرسی لقاکری بو ادگر رو بری یه دنگ پیام رادیو یا یگرتو لقاکری اوان به فرمی دست جوی حزب کشا دەستبەردۆری هەندێک مۆفیدخۆی شەرعی بوون ئاریشەمەت گەلێگرتو ئاریشەکە ئیداری بووە بەری 2 ساڵە یا دەستپێکری چاکسازیە ئیداری و ئینانەدیە چەند داخوازەکە پشتی بورینە 5 هەیڤە مەچ بەرهەم نەدیت چەندین هەوڵ هات نەدان لای دهوکێوە و دانستاندن هات نەدان بەڵام چه ئەنجامێکی وەتوف نەبوو چەوە ئەدگەل بەردەرەش و کەلەکچی و قەسرۆکێ نەبوو گەلمەژی نەبوو پشتینگی آریشکه مستر بو آریشکه گهشت فکری ایدئولوژی های بیرو رایا تروانی نام بو جیانی ها تا گورین مب فردید که ام ادگلوی حزبین همینین و بین دری و دست خل کاری حزب وکشین او جی یا من شخصی 14/2/2017 و برای دیکیت ما پشتی 4 روزا 18/2/2017 و ما هر یک جور دست الکاری وکشای برپرسی مالباندا نه یا یگرتود بیجا اوان اندامان اف 2 سال و 6 مهندس جکار و کشایو تو پیوندید گل یگرتوی نماینه اگر دست کار کشانا و نگنجانا هزرا باید گل هزرا یگرتوی اسلامی کردستان و یگرتوی اسلامی کردستان پیروی های پروگرام های لوایحیت خویت های اوان اندامت هنه چه پیوندی بری 2 سال و 6 هیوایا یعنی یگرتوی اسلامی کردستان و نماینه نما او يقرتو حساب كرينا نواش خوب الكورو سيمينار يدخل بيج يدخل خوب يقرتو حساب كربيت بالكو دجي يقرتو همو قابل تشتت اینا خارت بيج يدخل هردیسان برپرسی مالبند یگرتو بر رنگک زندیب انارتی را گهاند بو برپرسی لقا اکری ادگر ریوبری رادیو یا یگرتو لاکری لکاریوان هاتینا لادان لریوبری وی رادیو وهاب بر سواوی دده لسر داوا و الحاحی زوری برادرانی مالبندی اکری او کاتا بەڕێوەبەرێتی ڕادیۆی حیزبم لەو لە ئاکرێدا گرتە ئەستۆ هەرچەند من ئەو کاتە سەرقاڵی خوێندنم لە دەرەوەی وڵات بەڵام ڕازی بووم دواتر بەداخەوە مەڵبەندی ئاکرێ یەکگرت و کەسانێکی ناشایستە و نیمچە خوێندەوار دەستیان بەسەرداگرت و بە عەقڵیەتێکی بەرتەسکی حیزبی و بە عەقڵیەتی عەشیرەتگەری و ناپیشەیانە مامەڵەیان دەکرد منیش لەبەر ئەوە زۆر بەڕاشکاوی پێم گوتن ئەگەر ڕازین بەم شێوازەی کارکردنی من ئەوە بەردەوام دەبم ئەگەر ڕازیش نین با کەسێکی دیکە ئەم کارە بکات ئەوانیش ڕازی نەبوون بەم شێوەیە کاری من لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆتایی پێهات و لەگەڵ ئەوە لەگەڵ کۆتایی هاتنی کاری من کۆمەڵێک برای تر کە لەگەڵ ئێمە لە ڕادیۆ بوون دەستیان لە کار کێشاوە لە کاری ناو حزب دوای ساڵ و نیوە کە چاوەڕوان بووین اینجا ئێستا بە فەرمی دەستمان لە حیزبیش کێشاوەتەوە یەکگرتو لەسەر ئاسی تاکەکان کەسی باش و چاک و بەتوانێت هێدایە بەڵام لەسەر ئاستی سیاسەتکردن و هزر و بیرکردنەوەی دنیا بینی ئەگەر وا بڕوات من قەنەعەتم وایە ئایندەی نابێت و مقەویماتی مانەوەی نییە وەکی ئەف ئەندامەت بێژن ڕێخستنا یەکگرتووی پشتی ساڵên 2013 دا لە ئاکرێ ناکۆکی کەتن ناوێ و هر جبر وان ناکوکیان لقا قسلوک یا یگرتو لقا کلکچی و لقا بردرش بفرمی لمالبند نه آکری هاتنه جدا کرن گهدار زباری NRT لقضای آکری